ڕێوڕسمێک بۆ خەڵاتکردنی ئەو قوتابیانەی لە ژانی سەختی ناوکەمپ و ئاوارەیدا پلەی یەکەمیان بەدەستهێناوە. ئەمانە قوتابیانی خوێندنگەیەکی ناو یەکێک لە کەمپی ئاوارەکانی باشووری کوردستانن. یەکەمەکان لە نێو 2613 قوتابی کەمپەکەیان هەڵبژێردراون بۆ ئەوەی خەڵات بکرێن. ئەس خوازم بمە دەکتۆرە دەقنز ئاری عالەمێ بکەم دەقنز ئاری عالەمێ بکەم ئاری تەقەنەگ و ئاهلیم نەخۆشکەتن ئەس ئاری وا بکەم. لە هەموو کەمپەکانی باشووری کوردستان قوتابخانە هەیە، بەڵام خوێندن لە ئاوارەی سەخت و زەحمەتترە. ئامانجی ڕێکخراوەکانیش بۆ خەڵاتکردنی ئەو یەکەمانە هاندانی قوتابیانە بۆ ڕوبەڕووبوونەوەی سەختیەکانی خوێندن لە ئاوارەیدا. ئاستی تولەبەکانمان زۆر باشە. مستەوامان ئەو ساڵمان لە 185 بەرەو سەرەوە بووە. ساڵانە ئەمە ئاهەنگیان بۆ ساز دەکەین بۆ ئۆچکە زروفێکی تایبەتیان هەیە و تەلەبانە پێویستە ئەمە زیاتر احتیمامیان پێ بدەین. سوپاس و پێزانینەکان لەلایەن پارتی دیموکراتی کوردستانی سووریا و یەکێتی لاوان و قوتابیانی کوردستانی سووریا و ئەنجومەنی باڵای کەمپەکان بە قوتابیان درا. جگە لەمەش خەڵات بەسەر 5 قوتابی کە بێدایک یاخود باوک بوون و پلەی یەکەمیان بەدەست هێنابوو دابەشکرا. ئەو وەکو خەڵاتێکە ڕەمزیە بۆنی تەشجیعی وا قوتابیە خۆنی خۆ بەردەوام بکەن و هەوا لێوانە قوتابیە دیژی ئەوژی گوه بدنە خۆنی خۆ ناخوا پێش بە ببنە. قوتابیانە هێژە نەجل و بەرگیان یەک پۆشە و نە قوتابخانەکانیشیان هاوشێوەی قوتابخانەیەکی ئاساییە، بەڵام زۆربەی ئەم قوتابیانە سێم ساڵە پلەی یەکەم لەسەر ئاستی قوتابخانەی کەمپەکەیان بەدەست دەهێنن. ئیڤان عەبدوڕەحمان، ڕوودا و کەمپی دارەشەکران.